وەکو ئاشکرا بۆ ساڵی 2021 لەم ساڵە هەتاوەکو ئەم بەرواری ئەمڕۆ 1080 سزادرامان بۆ هاتووە، پاشان 925 سزادرامان ئازاد بووە، 324 سزادراویشمان ڕەوانەی بنکەکانی پۆلیس و ئاسایش کراوە بە دەڤەری گەرمیان و پاشانهی ڕاپەڕین. 792 سزادراومان ڕەوانەی دادگاکانی شاری سلێمانی کراون، 93 سزادراومان ڕەوان بە ماڵ ڕۆشنەوە بۆ ماڵ و ڕەوانەیە کە سوکاریان کراون، ئەوەش پاش کۆمەڵێک ڕێکاری ئاساییە. 740 سزادراویشمان ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سلێمانی کراون بە مەبەستی پشکنین و پاشان نەشتەرگەریە گەگە هەر کارێکی تری هەبوو بێ بۆی کراوە. ئەوانەی ئازاد کراون یعنی حکومەکانیان تەواو بووە یاخود پێشوەختە بە ئیفراسشارتی مەرج ئەمانە ئازاد؟ بەڵێ ئێمە دوو جۆر ئازادبوونمان هەیە، ئازادبوونی ئیطلاق لەگەڵ ئازادبوونی بە مەرج. هەر کەسێکی تر کە بە مەرج ئازاد بوو بێ کاتەکەی تەواو بۆ ئازاد کراوە، پاشان ئازادبوونی احتیاجیش کە ڕۆشتەوە بۆ ناو کەسوکاری خۆی. ژمارەی کامیان زیاتر بە مەرجەکە یان ئەوەی بە احتیاجی کە حکومەکەی تەواو بۆ گەڕاوەوە ناو کەسوکاری؟ بەڵێ ئازادبوونی ئاسایی کاتەکە ژمارەکان زیاترە وەک لە ئازادبوونی بە مەرج. هەروەها لەناو ئەم ساڵە لە ساڵی 2021 حەوت سزادراومان کۆچی دوایی کردووە، 4 سزادراویان کە هەر نەخۆشی درێژخانیان هەبوو، سیانەکەی تریشیان هەر بە هۆکاری ئاسایی کە کۆچی دوایان کردووە. هیچ هەوڵێکی هەڵاترمان نییە، هیچ لە ئاران نەبووە. هەوڵی خۆکوشتن ئەمانە؟ هیچ خۆکوشتنێکیشمان نییە بۆ ئەم ساڵ.